سڵاوتان لێبێت خوێندکارە جوانەکانم بە هیوام هەمووتان سەلامەت و تەندروست باش بن. گوڵەکانم من زۆر دڵخۆشم کە دەتوانم ئەمڕۆژ وەک هەروانێکی دیکەی کوردی وانەیەکی نوێتان پێ بڵێم. شیرینەکانم ئەمڕۆژ وانەیەکی نوێ دەخوێنین، بەڵام وانەی ئەمڕۆمان چییە؟ هۆنراوەیەکی زۆر جوانە، هۆنراوەیەکی زۆر خۆشە کە دڵنیام هەمووتان حەستان لێ ئەم هۆنراوەی بە گۆرانی بڵێنەوە. گوڵەکان من سەرەتا وەک هەروانێکی تر هۆنراوەکەتان بۆ دەخوێنمەوە و پاشان پێتان ئەڵم کە هۆنراوەی لەلایەن کێوە نووسراوە و هۆنراوەکە باز لە چی دەکات. بەڵام پێش ئەوە پێویستە ئێوە پەرتووکی کوردی دەربێنن و بیکەنە وانەکەمان کە وانەی قوتابخانەیە و ئامادە بن بۆ وانەکە. باشە گوڵەکانم، وەک گوتم کە من سەرەتا هۆنراوەکەتان بۆ دەخوێنمەوە، ئێوەش پێویستە بە جوانی پەنجە بکەنە سەر وشەکان تاوەکو بزان کە من ئەم هۆنراوەیە چۆن دەخوێنمەوە و ئەو وشانە چۆن دەخوێنمەوە و پاشان جارێکی تر پێکۆ دەیخوێنینەوە و با دەست پێ بکەین. قوتابخانە ئەمە ناوی بابەتەکەمانە و وانەی ئەمڕۆمانە. باش، قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی بیر و هۆشە، دەیپارێزم باخچەکەی، دەرگا و شوشە و پەنجەرەی، قوتابخانە گشتاتێ، ڕووناکیمان دەداتێ، فێرمان دەکا وریابین، بۆ تنگانە ئازابین. قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی بیر و هۆشە. لێرەدا لە خوارمەنراوە چی نووسراوە لە بینی کەوانەیەەکە؟ لەتیف هەڵمات. گوڵەکانم، لەتیف هەڵمات شاعیرێکی ناوداری کووردە، چەند هۆنراوەیەکی جوانی نووسیوە. یەکێکیش لە هۆنراوانە ئەم هۆنراوەیە کە بۆ ئێوەی جوان و خەنجیلەی نووسیوە کە ئەم هۆنراوەی دڵێم هەمووتان حەستان لێیە لەبەری بکەن و بە گۆرانی بیڵێنەوە. بەڵام ئەم جارە بۆتانە خوێنمەوە، بەڵام پێویستە ئێوە لە دوای من بیڵێنەوە. قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی بیر و هۆشە، دەیپارێزم باخچەکەی، دەرگا و شوشە و پەنجەرەی، قوتابخانە گشتاتێ، ڕووناکیمان دەداتێ، فێرمان دەکا وریابین، بۆ تنگانە ئازابین. قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی بیر و هۆشە، لەتیف هەڵمات. زۆر باشە بڵە جوانەکانم. ئێستاش بە بزانین کە هۆنراوەکەمان باز لە چی دەکات؟ وانەکەی ئەمڕۆمان باز لە قوتابخانە دەکات و دەشتوانین بڵێن خوێندنگە. پێمان دەڵێ چی؟ قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی بیر و هۆشە. شیرینەکانم، بۆچی قوتابخانە خۆشە؟ چونکە شوێنی عیلم و زانست و معریفەیە. ئێمە دەتوانین لە خوێندنگە فێری عیلم و زانست و چەندان ڕەوشت و خەڵسوکەوتی بەرز و جوان ببین. گوڵەکانم، لە هەموو دنیا و لە هەر شوێنێک کە بەهای خوێندن دەزانن، گرنگێکی زۆر بە خوێندنگە دەدەن و هەروە گرنگێکی زۆر بە خوێندن دەدەن، چونکە دەزانن لە ڕێگەی خوێندن و خوێندنگەوەیە کە دەتوانن وڵاتەکان بەرەو پێش ببەن. باشە شیرینەکان، هەر خوێندنگەیەک بۆ ئەوەی کە ئامانجەکەی بپێکێت، بۆ ئەوەی کە ئەو ئامانجەی هەیەی بهێنێتە دی، پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە مامۆستا و فێرخواز هەیە، پێویستی بە مامۆستا و خوێندکار هەیە. باشە، کەواتەوە گوتمان هەر خوێندنگەیەک بۆی کە ئامانجەکەی بهێنێتە دی، پێویستی بەوەی کۆمەڵێک مامۆستای باش و بە ئەزموونی هەبێت کە بتوانێت خوێندکارەکانی بەباشی پێ بگەێنێت و ئەو عیلم و معریفە و زانستی کە پێێتی بە جوانی بگەێنێتە خوێندکارەکانی. و هەروە پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە کۆمەڵێک خوێندکار و فەرخواز هەیە کە وزە و چالاکێکی زۆریان تێدا بێت و بە جوانی کۆشش بکەن بۆی بکە بگەن بۆ ئامانجەی کە هەیەە. زۆر باشە. و هەروەها گوڵەکانم، هەر خوێندنگەیەک پێویستە کۆمەڵێک کەلوپەل و کەرەستی تێدا بێت بۆ ئەوەی کە بەتەواوی بتوانێت خزمەتی خوێندکارەکانی بکات
بکات و بیانگەێنێ بۆ ئامانجەی کە دەیەوێت وەکو چی؟ وەکو وایت بۆرد، وەک مێز و کورسی، وەک داتاشۆ، وەک قەڵەم و دەفتەر و لاستیک و هەروەها جانتا و کەلوپەلی وەرزشی و کەلوپەلی میوزیک و هەروەها کتێبخانە و چەندان کەرەستە و کەلوپەلی دیکە کە پێویستە لە هەر قوتابخانەیەکدا هەبن بۆ ئەوەی کە خوێندکارەکانی سوودی لێ وەربگرن و بتوان بگەن بۆ ئامانجەی کە هەیەە. زۆر باشە. کەواتەوە گوتمان پێویستە هەر خوێندنگێک بۆی کە ئەو ئامانجەی هەیەی بیپێکێت چییە؟ پێویستە کە کۆمەڵێک کەلوپەل و کەرەستەی تێدا بێت و هەروە پێویستی بە مامۆستا و فێرخواز هەیە. شیرینەکانم هەمزانین ئێمە لە خوێندنگە فێری چی دەبین؟ ئێمە لە خوێندنگە فێری چی دەبین؟ فێری خوێندنەوە دەبین. فێری ئەوە دەبین کە چۆن بخوێنینەوە. فێری ئەوە دەبین کە چۆن ئەو پەرتوکانی لە بەردەستماندایە لە هەر بابەتێکدا بێت چۆن بیان خوێنینەوە و فێریان ببین. کەواتە خوێندنەوە گرنگێکی زۆری هەیە و لە خوێندنگەدا دەتوانین فێری خوێندنەوە ببین. و هەروە دەتوانین فێری چی دیکە ببین؟ دەتوانین فێری هونەرکاری ببین. هونەرکاری چی دەگرێتەوە؟ میوزیک دەگرێتەوە لەگەڵ بابەتی هونەردا. دەتوانین فێری ئەو ئامێرە ببین کە حەز بە ژەنینی دەکەین و هەروە دەتوانین فێری وێنەکێشان ببین کە هەرێکیان مامۆستای تایبەت بەخۆی هەیە. باشە، لە خوێندنگە دەتوانین فێری چی دیکە ببین؟ دەتوانین فێری نووسینەوە ببین. دەتوانین فێری ئەوە ببین کە چۆن بنووسین. چۆن بنووسین ناوی خۆمان، ناوی دایک و باوکمان، ناوی شار و وڵاتەکەمان. کەواتە ئێمە لە ڕێگەی خوێندنگەوە دەتوانین فێری نووسینەوە ببین. باشە، بابزانین دەتوانین فێری چی دیکە ببین؟ فێری وەرزشکردن کە مامۆستای تایبەت بەخۆی هەیە و دەتوانین فێری وەرزش ببین. و هەروەها لە خوێندنگە چی دیکە دەکەین؟ گەشت دەکەین. چ گەشتی زانستی بێت یاخود گەشتێک بێ بۆ خۆشی خۆمان دەتوانین لە خوێندنگەدا لەگەڵ هاوڕێکانماندا گەشت بکەین. و هەروەها چی دیکە دەکەین؟ فێری چی دەبین؟ فێری کاری پێکەوەی دەبین. فێری ئەوە دەبین کە پێکەوە کارەکانمان بکەین. پێکەوە ئەو کارێکە مەبەستمانە بیکەین یاخود هاوکاری یەکتری بکەین. ئەگەر هاوڕێکمان پێویستی بە هاوکاری بێت یارمەتی بدەین. کەواتە لە خوێندنگە فێری چی دەبین؟ فێری کاری پێکەوەی و هاریکاری دەبین. باشە، بابزانین لە خوێندنگە فێری چی دیکە دەبین؟ فێری هاوسۆزی و خۆشەویستی دەبین. شیرینەکان، ئێمە لە خوێندنگە فێری ئەوە دەبین کە چۆن هاوڕێکانمان خۆش بێت، مامۆستاکانمان خۆش بێت، ڕێزیان بگرین، هاوکاریان بکەین، یارمەتیان بدەین و چەندان هەڵسوکەوت و ڕۆشتی دیکە کە لە خوێندنگە فێریان دەبین. باشە، چی دیکە فێر دەبین؟ بەرپرسیارەتی و پارێزگاریکردن. گوڵەکانم، هەرێکێک لە ئێوە کاتێک دێنە خوێندنگەکەتان بەرپرسیارن بەرامبەر هەموو ئەو شتانەی کە لەناو خوێندنگەکەتانە هەیە. کەواتە ئێمە وەک دەزانین لەناو خوێندنگەدا کۆمەڵێک کەلوپەر و کەرەستەمان هەیە کە بۆ خزمەتی ئێوە دانراوە. ئێوە بەرپرسن بەرامبەر بە هەر یەکیان پێویستە پارێزگاریان بکەن بۆی کە وەکو خۆیان بمێنن و خزمەت بە ئێوە بکەن. وەجیا لەوەش بەرپرسیارەتی ترتان هەیە. ئەویش چییە؟ کە بە جوانی کۆشش بکەن و وانەکانتان بە جوانی بخوێنن بۆ ئەوی کە بگەن بۆ ئامانجەی کە هاتانە. باشە گوڵەکانم، کەواتە ئێمە لەوانەی ئەمڕۆ چی فێر بووین؟ فێری ئەو بووین کە ئێمە لەکوێ فێری ئەین و زانست و زانیاری و هەڵسوکەوت و ڕەوشتی جوان دەبین؟ لە خوێندنگە. کەواتە لە خوێندنگە ئەو شوێنەیە کە ئێوە تێیدا فێری زانست و معریفە دەبن و هەروە فێری چەندان هەڵسوکەوت و ڕەوشتی جوان دەبن و لە ڕێگەی ئەوە دەتوان بگەن بۆ ئامانجەی هەتانە و شار و وڵاتەکەتان بەرەو پێش ببن. باشە گوڵەکانم، پاشان دەچینە پەڕەی دواتر. گوڵەکانم، لێرەدا چیمان هەیە؟ کۆمەڵێک وشەواتامان هەیە کە وەک گوتمان بۆ هەر وانەیەک ئێمە فێری کۆمەڵێک وشەواتای نوێ دەبین. بەبزین لەم وانەیەماندا وشەواتاکانمان کامانن. یەکەم وشە مەڵبەند چی پێدەوترێت؟ بنکە. مەڵبەند و بنکە یەکشتن. بەواتای چی دێت؟ بەواتای شوێن دێت. مەڵبەند واتە شوێن. کاتێک دەڵێن مەڵبەندی بیر و هۆشە واتە شوێنی زانست و عیلم و معریفەیە، بەواتای شوێن دێت. باشە، وشەی دواترمان گشت هەموو. گشت و هەموو دەتوانین وەکو یەک بەکاریان بێنین کاتێک دەڵێن گشت کاتێک دەسوول لەجێ ئەوە دەتوانین بڵێن هەموو کاتێک. کاتە گشت و هەموو هەواتان. باش، وشەی دواتر چییە؟ سات کات. کات هەمومان دەزانین چییە؟ کات چی دیکەی پێدەوترێت؟ ساتیشی پێدەوترێت. کاتە کات و سات هاواتان و دەتوانین لەجێ یەکتری بەکاریان بێنین. باشە، وریا چییە؟ هۆشیار، ژیر، عاقڵ. هەموو ئەمانە بەواتای هۆشیار یاخود وشیار یاخود وریا دێت. باشە، وشەی دواترمان چییە؟ تەنگانە،
تەنگاوی تەنگانە و تەنگاویش هاواتان بەڵام تەنگاوی بە شێوەزارێکی دیکەی زمانی کوردی پێی دەوترێت تەنگاوی کاتە تەنگانە بە شێوەزارێکی تری زمانی کوردی چی دیکەی پێ دەوترێت تەنگاوی باشە کۆتا وشەمان چییە؟ قوتابخانە قوتابخانە وتمان چی دیکەشی پێ دەوترێت خوێندنگا یاخود دەتوانین پێی بڵێن فێرگە ئەمانەشی پێ دەوترێت باشە گوڵەکانم پاشە چیمان هەیە؟ ڕاهێنانێکمان هەیە دەڵێت خوێندکاری خۆشەویست ئەم بۆشایەکەی خوارەوە بە وشەی گونجاو پڕ بکەرەوە شیرینەکانم ئەمە هۆنراوەکەیە بەڵام بەشێکی نووسیوە بەشێکی بە بۆشایی بەجێهێشت و ئێمەش ئەو بۆشاییانە پڕ دەکەینەوە ئێوەش لەگەڵ مندا پێنووسەکەتان دەربێن و با پێکەوە بۆشایەکان پڕ بکەینەوە یەکەم قوتابخانە زۆر چی؟ زۆر خۆشە لە بۆشاییەکەمدا دەنووسین خۆشە قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە کەوتە لە بۆشاییەکەی دواتر دەنووسین بیر و هۆشە ئێوەش بینووسن گوڵەکان قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە باشە دووهەم دانا دەیپارێزم چی؟ لە هۆنراوەکەدا دەڵێت دەیپارێزم باخچەکەی کاتە لەم بۆشایەدا دەنووسین باخچەکەی دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی لە بۆشایەکەی دواتردا دەنووسین پەنجەرەی بەم شێوەیە کەواتە دووهەم دانا دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی باشە سێم دانا قوتابخانە گشت کاتێ چیمان دەداتێ؟ ڕووناکیمان دەداتێ کاتە لە بۆشایی کۆتاییدا دەنووسین ڕووناکیمان دەداتێ زۆر باشە گوڵەکانم کەواتە بەس ئەم ڕاهێنانەمان هەبوو کە وەک گوتمان هۆنراوەکەی نووسیەوە بەڵام چەند بەشێکی نووسیەوە ئەوەی تری بە بۆشایی جێهێشت بوو ئێمەش بە وشەی گونجاو پڕمان کردەوە باشە گوڵەکانم پاشان چیمان هەیە؟ پاشان دوو چالاکیمان هەیە کە لە بینی کەوانەیە ڕستێکی بۆ نووسیوین پێمان دەڵێت دانێکیان 3 جار لەسەر دەفتەرەکەت بینووسەرەوە و دانەکەی تریشیان 4 جار لەسەر دەفتەرەکەت بینووسیتەوە یەکەمیان دەڵێت قوتابخانە وەکو ماڵ وایە دەبێت پارێزگاری بکەین و مامۆستاکانمان خۆش بێت ئەو دێڕا کە لە بینی ئەو کەوانەیەدا نووسراوە پێویستە گوڵەکانم ئێوە 3 جار لەسەر دەفتەرەکەتان بینووسنەوە کەواتە ببێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوە دەبێت 3 جار لەسەر دەفتەرەکەتان بینووسنەوە پاشان دێڕێکی تریشمان هەیە لە چالاکی دواتردا چالاکی دواتریشمان بە هەمان شێوە دێڕێکی یەوێنێتێ دەڵێت قوتابخانە ڕووناکیە زانست چرایە مامۆستا هاوڕێیە قوتابخانە ڕووناکیە زانست چرایە شەر بە هەمان واتە دێت واتە زانست ڕووناکیە مامۆستا هاوڕێیە گوڵەکانم پێت دەڵێت کە ئەم دێڕەش کە لە بینی ئەم کەوانەدایە 4 جار لەسەر دەفتەرەکەت بینووسیتەوە کامەش بەماشەوە دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوە شیرینەکانم وانە ڕۆمان ئەوەندە بوو بەو هیوام کە سووتان لێ وەرگرتبێت بەڵام پێشوی کۆتای بۆوانەکەمان بێنی پێویستە وەک هەر وانێکی تر ئەرکی ماڵەوەتان هەبێت ئەرکی ماڵەوەش بۆ ئەم وانێتان ئەوەیەکە زیاتر لە 5 جار وانەکە بخوێنەوە وەگەر توانیشتان بە گۆرانی هۆنراوەکە بڵێنەوە و پاشان 1 جار هۆنراوەکە لەسەر دەفتەری ڕێنووس بنووسنەوە وانەکەمان کۆتایی هات هەتا وانەیەکی تر خواتان